چارەخوازی ئەو جارەمان چارەخوازێکی بە ساڵاتچوو بوو کۆمەڵەبەردێکی گەورەی لە گورچی لە هەبوو طبعاً چەند جیاوازیەکی هەبوو لەگەڵ چارەخوازەکانی کرد ئەگەر بێت سەیری ئەشعەکەی بکەین ئەو ئەشعەکەیەتی طبعاً بەردەکەی لەو جۆرە بەردانە بوو لە ئەشعەی ڕەش و سپی دەرنەئەچوو بۆیە ئەمەیەکێک لە جیاوازیەکان بوو ئێمە دەرزیمان پێدا بۆی کلیەکە ملەوەن بێ دەبینین ئەوە بەشی سەرەوەی کلیەکە بەری تێدا نیە بەڵام باقی تری ئەو شتە سپیە هەمووی بەهۆی ئەشعە ملەوەنەکەەوە دەردەکەوێت ئەمە بەردە بۆ بەربەرەوە بەشی سەرەوە هاتووە سووەتە حەوزی کلیە ئەمە هاتووەتە بەشی ناوەڕاست ئەم بەردانە و ئەمەشیان بەشی خوارەوە جیاوازی دووەمی ئەوە بوو کە بەردەکە لە قۆچی مامز دەچێت ئەو بەردانەیە کە زیاتر لێ غورفەی داگیر کردووە حەوزی کلی گرتووە غورفەی خوارەوە بەشێکتری غورفەی خوارەوە و غورفەی ناوەڕاست و بەرەو غورفەی سەرەوە شاتووە و جیاوازی سێمیش ئەوە بوو ئێمە عادەتەن لە بەشی خوارەوە دەچینە ژوورەوە بەس ئەم چارەخوازە لە بەڕۆی بەشی سەرەوەی ئاوساو بوو ئێمە لە بەشی سەرەوە چوینە ژوورەوە و کوونەکەمان تەوسع کرد و بەردەکانمان شکاند و هەموو پارچەکانیشمان دەرهێنا لە کۆتاییەکەش تیشکێکمان لێ داوە دەبینین ئەوە کە ڕەش دەردەکەوێت هەموو ژوورەکانی کلیەیە و هیچ بەردی تێدا نەماوە ئەوەش پارچە بەردەکانە دوایی ئەوەی پارچەمان کردو پارچەکەشمان هەمووی سەحب کرد نەشتەرگەریەکی سەرکەوتومان بۆ ئەو چارەخوازە بەڕێزە ئەنجامدا زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی